لە ڕووی قانونیەوە مدەی زیاتری بووێ. خوێندکارانی کۆلیژی پزیشکی دوای 50 ڕۆژ لە مانگرتن و خۆپیشاندان لە بەرامبەرکردنەوەی کۆلیژی پزیشکی ئەهلی لە زانکۆی کوردستان کۆتاییان بە خۆپیشاندانەکەیان هێنا و گەڕانەوە هۆڵەکانی خوێندن. خوێندکاران دەڵێن هۆکاری کۆتایی هێنانمان بە خۆپیشاندانەکان ئەوە بوو کە سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی قانونی و پەرلەمانتاران بەڵێنیان پێداوین کە لە ماوەی 2 هەفتەدا قانونەکە هەموار بکاتەوە و ئایندەی کۆلیژی پزیشکی ئەهلی لە زانکۆی کوردستان دیاری بکات و بخرێتەوە سەر زانکۆ حکومەکان و لە ڕێگەی زانکۆڵاینەوە خوێندکاران وەربگیرێت. ئێمە بڕیارماندا ئیمڕۆ دەگەڕێینەوە هۆڵەکانی خوێندن و درێژە بە دەوامی ئاسایی دەدەین لەسەر ئەو بەڵێنانەی سەرۆک و سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەی یاسایی داویانە کە بەجددی کار لەسەر کەیس و کێشەکەی ئێمە دەکەن. بەو بەڵێنەی لێژنەی یاسایی پێیداوین کە بەڵێنی داوە لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا یاسای ژمارەدەی ساڵی 2008 هەموار بکاتەوە. خوێندکارانی کۆلیژی پزیشکی هەرچەندە کۆتاییان بە مانگرتنەکەیان هێنا بەڵام لەگەڵ ئەوەشدا بە گومانەوە تەمەشای بەڵێنی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان دەکرد بۆ چوونیان وابوو تا ئێستا ژمارەیەک لە پەرلەمانتاران و سەرۆکی فراکسیۆنەکان ئاستەنگ دەخەنە بەردەم هەموارکردنەوەی ئەو قانونە و ڕێگا نادەن لەو ماوەیەدا هەموار بکرێتەوە. ئێمە نایشارینەوە ئەگەر لەمپەر نەبووایە زۆر زووتر یاساکە هەموار دەکرایەوە بەڵام داوا لەو لایەنانە دەکەین کە پشگیرمانن بەردەوام لە پشگیرکردن و ئەو لایەنانەی کە هەوڵی لەمپەر خستن دروست دەکەن ڕێز لە پیشەی پزیشکی بگرن چونکە بەڕاستی پیشەی پزیشکی کارەساتە بکرێت بە پارە بەم بارودۆخی هەسیاری ئێستا لە کوردستان هەیە. خوێندکارانی کۆلیژی پزیشکی دەڵێن ئەگەر لە ماوەی ئەو 2 هەفتەیەدا پەرلەمانی کوردستان وەک بەڵێنی داوە قانونەکە هەموار نەکاتەوە ئەوە جارێکی تر دەڕژێنەوە سەر شەقامەکان و دەست دەکەنەوە بە خۆپیشاندان و هەڵوێستی تونتریان دەبێت. سیروح حوسێن، کورسان نیوز، هەولێر.